لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 300 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. بەڕێ خۆشەویستان، هەر لە درێژەی دوعای ئەو کەسانەی کە خوا سبحانه وتعالى بە ئولی الئەلباب ناویان دەبا، واتە کەسانێکی هۆشمەند، کەسانێکی عاقڵ، کەسانێک کە خاوەن لوبن، ئەو عەقڵەیکەوە بە هەوا و ئارەزوودا نەپۆشرا، لە دوای ئەوەی کەوا ذیکری خوا دەکەن و فکر لە مەخلوقاتی رب العالمین دەکەن سبحانه وتعالى، أو زادرين سبحانك ما خلقت هذا ضلين ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ما خلقت هذا باطلا يتل نتيجي أو ذكر فكريان ضلين خوايا أولا تدورك أو زوي وآسمانانا بنا حق دروز بكي ببي هدف درستي بكي لويا سبحانك لتناوشيتو أوشتا فقنا عذاب النار. دەی لە ئاگری جەهەنەممان پارێزی، کەواتە دروستکردنی ئاسمانەکان و زەوی و ئەوەی کە تێیاندا هەیە بەو وردەکاریەی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا خوای گەورە بە مەبەستێک ئەو مەخلوقاتی خەڵق کردیە. ئەو زەوی و ئاسمانانە ئیتر ئەو مەخلوقاتانەی کە تێیدای کە مسەخەری کردێت بۆ ئینسانەکان و بەمەبەستیش کە ئینسانی خەڵق کردیە وەزیفەیەکی لۆدانە تاقی دەکاتەوە بەو وەزیفەیە. ئیتر هەر کەسێک سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە بکات بە تەئکید سزا دەدرێ. لێ سبحانەکە فەقینا عەذاب النار. دەیخوا لە ئاگری جەهەنەم بمان پارێزی. وەکوو لەوانەی ڕابردووش باسمان کرد، کەسانێکی بێباوەڕن کاتێکەوە گومانیان وایە بەبێ هەدەف ئاسمانەکان و زەوی دروست کرابیتن. ذلك ظن الذين كفروا لبيشو دفنوي وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا. آسمان كانوا زوي بنا حق وببي هدف خلق نكرا. ذلك ظن الذين كفروا أو قمان كسانش كافرة فويل للذين كفروا من النار. وويلالو كسانشي كافر لآقري جهنم. أو ذا بردوام دمن لبارانا وكانيان دفنمون ربنا إنك من تدخل النار فقد أخزيت أي پروردگار من. إتر تمشارك لدعاء كانيان وكلوي بيشتريش فرموي ربنا ما خلقت هذا باطلا. دواتر ربنا إنك من تدخل النار فقد أخزيت. إتر بين زاران بوشيوي لخواي قورا دپارينوا ربنا إنك من تدخل النار فقد أخزيت أي پروردگار من أو پروردگاري كوا بناز نعمتكاني پروردي كردين ببي قمان أوي أتو بي ناو آقري جهنم فقد أخزيته أو براستي ريسوات كرد يا رب العالمين. أو كسي كوا ديبي ناو آقري جهنم أو بتحقيق أو كسد رسوا كرد فقد أخزيته كواتا زليل رسوات كرد أو كسد زليل رسوا كرد فقد أخزيته. واتا لروجي قيامات كاتك واخواي قول برياري بهشتو جهنم لو كسانك دا على رؤوس الملأ. واتا لآدم وتا خاتم هموي موجودا. إتر لبيشساي أو همو خلق كاتك وكسانك بريار دي بلو جهنم بيان بي فقد أخزيته. أو كسد فضح كرد هتكت أستاره كاتا أو سترو پردەی لەسەر دانابوو لادا لەسەریو ئیتر ڕیسوات کرد يا رب العالمين. وما للظالمين من أنصار. ئیتر کەسانێکی ظالم و ستەمکار هیچ
ئەنساریان نێوە ئەعوانیان نییە یارمەتیدەریان نییە بتوانی یارمەتیان بدا تاوەکو لە ئاگری جەهەنەم نەجاتیان بدا کاتێکەوە تو بڕیارتدایە بیان بێ ناو جەهەنەم. جا لێرە کاتێک دەفەرمی ئینەکە من تودخلی النار فقد ئەخزەیتە ئەو جا دواتر دەفەرمی وما للظالمین نافرمی وما لهم من ئەنصار دەفەرمی وما للظالمین من ئەنصار لێرەدا تاوەکو تێمان بگەین ئەوەی کەوا خوای گەورە بڕیار دەدا بستە ناو جەهەنەم ئەوە کەسێکی زاڵمە ئەوە کەسێکی زاڵمە ئەوجا گەورەترین زوڵم ئەو کەسەی کەوا شەریک لە بۆ خوا بڕیار دەدا والعیاذ بالله إن الشرك لظلم عظیم پاشان ئەوجا زوڵمەکانی تر دێتن ئەو کەسێکەوە زوڵم لە خەڵکی دەکاتن ئەگەر موحیدیش بی خوای گەورە لێی خۆش نابی بە تایبەتی حەق و ناس و هەروها ئەو کەسێکەوە زوڵم لە نەفسی خۆی دەکا بە ئەنجامدانی ئەو گوناه و تاوانانەی لە بەینی خۆی و خوای ئەگەر خوا لێی خۆش نەبی عینی ئەویش دەستە ناو جەهەنەم. بەڵام دیارە چوونە ناو جەهەنەمی کەسانێکی کافر و مشریک لەگەڵ کەسانێکی بڕوادار ئەگەر بشتن دیارە ئیوان ئەبەدیە کەسانێکی کافر و مشریک بەڵام ئیماندار ئەگەر بشتی ئەوە خوای گەورە سوبحانەه وتعالە لە قەدەر گوناهەکانی سزای دەدا و لێی خۆش دەبی سوبحانەه وتعالە. ئیتر هەر کەسێک بستە ناو جەهەنەم ئەو کەسە زاڵمە لێ دەفەرمێ وما للظالمین من ئەنصار خوای گەورە زوڵم لە کەس ناکە ئەو کەسە بەخۆی زوڵمی کردیە لێیە مەسیرەکەی جەهەنەم بووە کاتێش کەوا دەستە ناو جەهەنەم وما للظالمین من ئەنصار هیچ کەسێک نابیتە یارمەتی دەریان تاوکو نەجاتیان بدە لەو ئاگرە دەریان بینی. خوا پەنامان بدە. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا دیسان لە خوای گەورە دەپاڕێن ربنا ئەی پەروەردگارمان إننا کەواتە ئێمە بە بێگومان سمعنا مناديا ينادي للإيمان گوێمان لە بانگ خوازێک بوو کەسێک کەوا نیدای دەکرد خەڵکی بانگ دەکرد لە بۆچی خەڵکی بانگ دەکرد ينادي للإيمان کەوا خەڵکی بانگ دەکرد لە بۆ ئیمان بە رب العالمین بە تاک و تەنیا چکۆ وەزیفەی پێغەمبەران هەمووی ئەوەیە عەلەیهیمو الصەلاة وەسەلام کەوا خوای گەورە سوبحانەه وتعالە وەکو لە چەندین جێگا تەئکید لەسەر دەکاتەوە کەوا تەنها و تەنها خوا بپەرستن ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت کەواتە تەنها و تەنها خوا بپەرستن و لە تەواغیتەکان دوور کەونەوە و لە چەندین ئاەتی تریش خوای گەورە حەقەتە دووپات دەکاتەوە. کاتێکەوە خوای گەورە ئێمە بیستمان ئەی پەروەردگارمان کەوا بانگخوازێک کە بانگ دەکات لە بۆ ئیمان بە ذاتی ئەڵڵا و ئەوەی کە خوا فەرمان کردە ئیمانی پێبینین فآمنا کاتێکەوە فەرمانی دەکرد بانگی دەکردین بەوەی کەوا ئەن ئامنوا بربکم أن آمنوا بربكم کەواتە منادیەک ينادي للإيمان بەرەو ئیمان خەڵکی بانگ دەکردو دەی فەرموو ئەن آمنوا بربكم کەواتە لێرە ئەنەکە تەفسیریە کەواتە ئەو بانگخوازێک کەوا خەڵکی بانگ دەکرد لە بۆ ئیمان دەیگوت ئەن آمنوا بربكم ئیمان بە پەروەردگارتان بین کە خالق و مالک و مدەبیرە و ئیمان بە وەحدانیەتی بین سوبحانەه وتعالە ئیمان بە ئەسما و صفاتەکانی بین ئیمان بە هەموو ئەرکانەکانی ئیمان بینن کە خوا فەرمانی کردی ئیمان پێبینن. طبعا چێ ئەو کەسە رسول الله صلى الله عليه وسلم. ئیتر ئەوانەی کەوا ئەو دوعایە دەکەن یان ڕاستەوخۆ بانگەوازی پێغەمبەریان پێگەیشتێ صلی الله عليه وسلم واتە لە زەمەنی ئەودا ژیاینە وەکو جیلی سەحابە خوانی ڕازی بی یاخود ئەوانی تر لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتینە هەتا وەکو ڕۆژی قیامەت هەر بانگخوازێک کە بانگیان دەکات لە بۆ ئیمان میراتگری پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەواتە ناڕاستەوخۆ بانگەوازی پێغەمبەرە دەگەینی صلی الله عليه وسلم. ئیتر کاتێکەوە بیستمان ئەو بانگخوازە کە رسول الله صلی الله عليه وسلم بانگەواز دەکات لە بۆ ئیمان و دەڵێ ئیمان بە پەروەردگارتان بینن جا لێرەشدا ئیشارەتێکە بۆی کەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەو سەحابانە کەوا ئامادە بوون بە تایبەتی لە حجەة الوداع کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتارێکیدا کە کوێندەی لەزانان دەفەرمێن 100,000 کەس موجود بوون لەوێن دەرێ ئیتر هەمووی کردنە شاهێد ئەمن تەبلیغم کردن ئەوانش هەمووی بەڵێ شاهێدیاندا کەوا تەبلیغت کردین ئەوجا فەرمووی اللهم هل بلغت اللهم فاشهد خوایە شاهێد بە
ئیماندارانیش لە دوای ئەو جیلە هەتا ڕۆژی قیامەت جیل لە دوای جیل ئەو بانگەوازەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەین و هەر هەموو شاهێدی دەدەن بۆی کەوا نەشهەد ئەنەه بەلەغ الرسالە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەبلیغی کرد بە چاکترین شێواز کەوا تەبلیغ بکە صلی الله عليه وسلم. جا لێر دەکا بۆ شێوەی خوای گەورە تعبیر لێ دەکا یونادی للئیمان دائما نیدا واتە بەدەنگێکی بەرزە کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم نادا بأعلى صوته پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بەرزترین دەنگ بانگی کردین کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کەوا لە توانایدا هەبوو هەمووی سەرف کرد لە پێناوی تەبلیغی پەیامەکەی خوا سبحانه وتعالى. ئیتر ئێمەش فآمنا یا ربی ئێمەش وەڵامی بانگەوازەکەی ئەو بانخوازەمان داوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانمان هێنا فائی تعقیبیە فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار دەی پەروەردگارمان لە گوناه و تاوانەکانمان خۆش ببە فاغفر لنا ذنوبنا. جا لێرەدا کەواتە فآمنا کاتێکەوە ئیمانمان هێنا ئەو ئیمان هێنانە دەکاتە وەسیلە خوای گەورە بۆ شێوەیە فێرمان دەکات کە لە خوای گەورە پاڕێنەوە خوا ئێمە ئیمانمان هێنا دەی خوا لە گوناهکانمان خۆش بە کەواتە تەوەسولکردن لە دوعادا زۆر زۆر گرنگە وەکو معلومیشە تەوەسولکردن بە چەند شێوازێک دەکرێت وەکو زانایان دەفەرمون ئەوەی کەوا جائیزە ئەوەی ناجائیزیش زۆرە بەڵام ئەوەی کەوا جائیزە تەوەسولکردن بە ئەسما و صفاتەکانی خوا سبحانه وتعالى بە ئەسما و صفاتەکانی خوای گەورە بپاڕێەوە خوا لێت دەپاڕێمە بۆی کەواتو الرحمانی الرحیمی الرزاقي إتر إلى آخر الأسماء وصفات كان خوا سبحانه وتعالى ارحمني برحمتك بصفات خوا سبحانه وتعالى لي بباريوا أو طبعا سنته وبيان صلى الله عليه وسلم باي كردية وهروها توسل كردن بأعمال صالح خود أو زايق لو أنا إيمان وكل يرد أخوي يقول فيرمان دكاك وببارينهم بإيمان هناني خومن خوا إما إيمان من هنا دي خوا ليه ما خوش با وكو أوسي كسشك وكو همان ئەو حەدیثەمان بیستە کاتێکەوە لە ڕێگایەکدا دەڕۆن کاتێکەوە دەستنە و ئەشکەوتەچی بەردێک دێتە خوار دەرگای ئەشکەوتیان لێدا دەخرێ ئیتر هەر یەک لەوان بەکردەوەیەکی ساڵحی خۆی کە بە ئیخلاسەوە لە بەخوا ئەنجامدان لە خوا دەپاڕێتەوە خوای گەورەش دەرگای ئەشکەوتەکەیان لۆ دەکاتەوە لە ناوی دەردەسن و زاتیان دەبێت کەواتە یەکەم تەوەسول بە ئەسما و صفاتی خوای گەورە دووەم تەوەسولکردن بأعمال صالح خود بس عملك ودزاني كوا فعلا بإخلاص ولا بخوات كده أو زل إيمان هينانتو وهروا على كده صالحة كانت وهروا التوسل كردن بدعاء رجل صالح حي توسل كردن بدعاء بياوشي صالح زندي نقبة مردي يعني زائز نيتو بسيلة سر قبري في پیغمبر صلى الله عليه وسلم راب وسبل يا رسول الله دعام لو كخواي يقول لهم خوش بي وەری پێغەمبەر صلی الله علیه و وفاتی کرد چ زای ئەوانەی لە خوار پێغەمبەرن صلی الله عليه وسلم یاخود لە خوای گەورە پاڕێ خوایە بەجاهی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێت دەپاڕێنەوە کەوە لێمان خۆش بی ئەو شێوازان جایز نیە بەڵکو پیاوێکی صالح ظاهران دەیبینی پیاوێکی صالحە داوای لێ بکە دوعای بکە ئەو جا ئەگەر داوای لێ بکەی لە بۆ ئومەت دوعا بکە و زۆر ئاساییە لەبەرەوەی ظاهران صلاح لەو کەسە دەبینی و یاخود داوای لێ بکەی کەوا دوعا لە بۆ توو بکە بەڵام لەو حاڵەتەشە کوزانان دەفەرمون بەو نیازەش داوای لێ بکە کە هەر کەسێک دوعا لە بۆ برایەکی مسلمانی بکاتن مەلائیکەتیش ئامین لە بۆ دوعاکەی دەکا و دەڵێ وەلەکە بمیثلی لە بۆ توش بە هەمان شێکواتە مەبەستت خێرگەیاندن بی بەویش ئەو جا بەخۆشت ئەگەر نە ئەسڵ وایە بەڕاستی ئینسان وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان أصل وایە بەخۆمان دوعا لە خۆمان بکەین بخۆمان دوعا لە خۆمان بکەین بەڵام ئەگەر پیاوێکی صالحی شدید ظاهران وای لێ ڕادەبین کەوا پیاوێکە لە بۆ خوا سولحە داوای لێ بکە دوعات لۆ بکە بەڵام بەو نیازەش کەوا خێر بەویش بگا بۆی کە دوعا لۆ توو دەکاتن مەلایکەتیش دوعا لە بۆ ئەو بکەنەوە ئیتر بەو شێوازانە وەکو لێرە یەک لە شێوازەکانە خوای گەورە فێرمان دەکات دوعا بکەین و تەوەسل بە عەمەلی صالح خۆمان بکەین کە لێرەدا ئیمانە ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا لقناه التوان كان ما خوش بديارة ذنوب هي وسيئات هي مغفرة هي وتكفير هي ذنوب السيئات وكزانا دفن بتابة ابن القيم رحمة خوالي بي
دەڵێ ذنوب واتە گوناهە گەورەکان کاتێکەوە پێکەوە هاتینە لێرەدا ئەگەنا ذنوب لە جێگای کە بە تەنها هاتێ و سەیئات کە بە تەنها هاتێ گوناهی گەورە و گسکە دەگریتەوە بەڵام کە پێکەوە هاتینە لێرەدا ذنوب واتە گوناهە گەورەکان سەیئات واتە گوناهە گسکەکان گوناهە گەورەکان خوا لێمان خۆش بە واتە مەغفرەت بە معنای ستر وهروە عدم المؤاخذة بالذنب ئەوەنە سترمان بکە وهروە دووەمیش سزاشمان مەدە لێمان خۆش ببە ئەوە بەنسبەت گوناهە گەورەکان پێویستی بە تەوبە و ئیستیغفار هەیە لێ فەغفر لەنا ذنوبنا پێویستی بە تەوبە و ئیستیغفار هەیە لێمان خۆش بە وەکەفر عنا سەیئاتنا سەیئاتەکان و گوناهە کسەکانشمان تەکفیر بکە تەکفیر چییە بۆی کەوا ئەو کردەوە ساڵحانەمان پێ ببەخشی کەوا ئین الحەسەنات یذهبن السەیئات بەکردەوەی چاک گوناه دەستەڕێتەوە وەکو لە چەندین حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کرد لە بۆ نمونە دەفەرمی لەو جمعەیە لە بۆ جمعەی داهاتوو ئەگەر هیچ کەبایر نەکردبی ئەو دوو جمعەیە کە ئەوەی لە نێوانیان ڕوویدایە خوای گەورە بەهۆی ئەو دوو جمعەیە گوناهەکان نێوانیان ڕەش دەکاتەوە ڕەمەزان لە بۆ ڕەمەزان ئیتر ئەوە مکەفراتە یاخود کەفارات بەرامبەر بە گوناه هەندێک گوناهی گەورە گەورە هەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە وەکو سنوورەکان کابرا کە زینای کردێ کاتێکەوە حەدی لێ دەردەکرێەوە دەبێتە کەفارەت لە بۆی دەبێتە کەفارەت لە بۆی کاتێکەوە کەسێک بوختانی بە کەسێک کردێکەوە 80 جەلدەی دەدرێت ئەوە دەبێتە کەفارەت لە بۆی کەسی عارەخۆر کە جەلدەی دەدرێت دەبێتە کەفارەت لە بۆی ئەوانی تریش تەکفیر بەو شێوەیە لە بۆ گوناهە گچکەکان کەواتە ئەو گوناهە گەورانی کە حدودیان لۆدانرا عینی لە بۆ لێخۆشبوونە و گوناهی گەورە بەعام پێویست بە تەوبە و ئیستیغفار هەیە و هەروەها سەیئاتیش پێویست بە تەکفیر هەیە واتە خوایە ئەو کردەوە ساڵحانەمان پێ ببەخشی کە دەبێتە مای ئەوەی کە گوناهە گچکەکانمان بستڕیتەوە کە دەبێتە مای ئەوەی کە گوناهە گچکەکانمان بستڕیتەوە وەکو خوای گەورە دەفەرمی إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم ئەگەر لە گوناهە گەورەکان خۆتان پارێزن ئەمە لە گوناهە گچکەکان لێتان خۆش دەبین ئیتر داوا دەکەن لە خوای گەورە دەپاڕێنەوە بۆی کەوا لە گوناهە گەورە و گچکەکانیان خۆش ببی وتوفنا مع الأبرار خوایە بمان مرێنە لەگەڵ کەسانێکی چاکەکار ئەبرار جەمعی بەڕە بەڕ ئەو کەسێکەوە بیر ئەنجامدا چاکەی ئەنجامدا کەواتە بە بەردەوامی چاکەکارە کەواتە کوو بمان مرێن لەگەڵ چاکەکاران واتە هەمان لێ کات بمرێن لێرە مەبەست وەختەکە نیە نەخێر بەڵکو بمان مرێنی بەو شێوەی کەوا کەسانێکی چاکەکار دەمرن لەگەڵ ئەوان حەشرمان بکەی کەواتە مانای ئەوەی دەگەینی واتە خوایە مۆفەقمان بکەی لەسەر کردەوەی چاک و عملی صالح هەتاوەکو لەسەری دەمرین وەکو پیا و صالحان و لەگەڵ ئەوانش حەشرمان بکەی کەواتە داوای خاتیمەی خێر دەکەن وەکو یوسف عليه الصلاة والسلام دەفن توفني مسلما والحقني بالصالحين خوای بە مسلمانێتی بمبرێن واتە بەردەوام بم لەسەر ئەو کردەوە چاکانەوە ئەو عەقیدەیە هەتاوەکو بە مسلمانێتی دەمرم و لەگەڵ صالحان حەشرم بکەی ئیتر بەو شێوەیە بەردەوام دەم لە دوعاکانیان بەڵام لەبەر تەوابوونیکان لێرە دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو هاتانە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون